سەرنجتان بۆ چەند هەواڵێک لە هەولێر و سلەیمانی ڕائەکێشم. دواترە چینە گەرمیان تیرۆکی ئەو باوکەتان بۆ باسەکەم کە 34 ڕۆژە چاوەڕێی دۆزینەوەی تەرمی کوڕەکەیەتی. سڵاتان لێبێت. ئاوەڕۆ دزەی کردوتە ناو ئەندەرپاسی شەهید ڕەوفبەک لە شەقامی سالمی سلێمانی. هەرچی شۆفێر و سەرنشینە کە لەو ئەندەرپاسەوە بچن بۆ بازاڕ و بێنەوە دیمەنەکە ئەبین و ئەڵێن بۆنی دێ. بەپێی دیمەنەکان کە پەیامنێری 1964 تۆماری کردووە ئاوەکە بە دیواری ڕاگری ئەندەرپاسەکە دێتە خوارەوە و دەڕژێتە سەر شەقامەکە. ئەم حاڵەتە جگەلەوەی بڵاوبوونەوەی بۆنێکی ناخۆشی لێکەوتوتەوە مەترسی زیانگەیاندن بە دیواری ڕاگرەکەش دروست بووە. لەسەر ئەم کێشەیە مەحموود محەممەد لێپرسراوی بەشی ئاوەڕۆ لە شارەوانی سلێمانی بە 1964 وت تا ئێستا نازانین ئەو بۆرگەی شکاوە ئاوەڕۆی گشتیە یاخود بۆ ڕیماڵانە. دەرخستە بۆ تێچوەکەی کراوە تا پرۆسەی چاکردنەوەکە دەست پێ بکەین. ئێستا تەنیا چاوەڕێی خەرجی پارەن. لێپرسراوەکەی بەشی ئاوەڕۆ دەڵێت ئەو کێشەیە پێویستی بە دەست و برد و خێرایی هەیە بۆیە هەوڵەدەن لە نزیک کاتدا ئاوەڕۆکە چارەسەر بکرێت. قەراری خواوایە و ئاوەکەی سیروانیش بێ بەزەیانە 34 ڕۆژە خەویان لە چاوی باوکی ئەحمەد تۆراندووە و بەردەوام چاوی لەسەر ڕووبارەکە لا نابات. هەر چاوەڕێ لە گۆشەیەکەوە تەرمی کوڕەکەی سەرئاو بکەوێت و کۆتایی بەو چاوەڕوانیە بێت. ئەمڕۆ لە تەنیشت ڕووباری سیروان مام لوقمان باوکی ئەحمەد نوێژ ئەکات و نزا و پارانەوەی دەست پێ کردووە. ڕووبارەکە تەرمی کوڕەکەی پێ بداتەوە کە لە ماوەی ڕابردوودا تیمەکانی بەرگری شارستانی و خۆبەخشان هەرچی هەوڵ و توانیان هەبوو خستیانەگەڕ بۆ دۆزینەوەی تەرمەکە بەڵام هەموو هەوڵەکان بێسوود بوون و تەرمەکە هێشتا نەدۆزراوەتەوە. سەرڕای کۆتایی هاتنی گەڕانی تیمەکان بەڵام باوکە جگەر سوتاوەکە بەیانی زوو تا ئێوارە چاوی لە سەر ڕووبارەکە لا نادات. ئەحمەد لوقمان ئەو گەنجە بوو لە ڕۆژی هەفتەی مانگی ڕابردوو لە کاتی ڕاوەماسی لە ناو ڕووباری سیروان لە سنووری دارەی گەرمیان خەنکاو دوای خۆی هاوژین و کچێکی تەمەن 3 ساڵیشی جێهێشتووە. لەلایەک سەرقاڵی کاری پۆلیش و قەڵەمکاری شوختەکانی ئۆتۆمبیلە و لەلایەکی دیکەش بە کەتەر وێنە ئەچێشێ لەسەر پلێت. ئەمە چیرۆکی مامۆستا ئازاد مەخموریە کە لە هەولێر نیشتەجێیە. کارەکەی ئەو جیاوازترە لە کێشانی وێنە لەسەر کاغەز و دیوارەکان. هونەری گرافیک و وێنە کێشانی تێکەڵ کردووە و لە سەر پلیت بە کەتەر دەینەخشێنێ. مامۆستا ئازاد لەگەڵەوەی پیشەکەی بۆ ماوەی 35 ساڵە لە قوتابخانەکان وانەی هونەریش دەڵێتەوە وەک خۆی باسی ئەکات کە قسەی بۆ 1964 کردووە ئەڵێت هونەری وێنە کێشان و پیشەی پۆلیشی ئۆتۆمبیلی تێکەڵ کردووە هەم وەک بژێوی هەم وەکو ئەوەی کە خولیای خۆشی بووە. ئەو دەڵێت تابلۆ هەیە بای $300 ئەمریکا بەڵام ماندووبوونەکەی بای $1500 ئەبێت. دەڵێ ئاسان نییە خەڵک لەو ماندووبوونە تێبگەر کە زۆر جار 15 ڕۆژ زیاتر ئەخایەنێ و دەشڵێن نرخەکەی گەلێک زۆرە. زۆرن ئەو ماتۆرانەی شەو ڕۆژ لە ناو کوچە و کۆڵانەکاندا زرت و فرتیانە و بە دەنگە ناخۆشەکەیان ژیان و گوزەرانیان لە هاوڵاتیان تێکداوە. سوارە عومەر وەستای ماتۆر سکیلە و چەند جۆرە ماتۆرێکی لایە ئەو قسەی بۆ 1964 کردووە وەڵێت هەموو ماتۆڕێک کە لە شەریکەت دەرئەچێت هەموو شتێکی پێوێ و مەزبوطە بەڵام کە دەکەوێتە دەست هەندێک کەس دەستکاری دەکرێن لایت و ڕقم و ئەشیاکانیان لێ ئەکرێتەوە. ئەو ماتۆرانەی بەگلایت و ئیشارەت و گێچەکانیان لێ دەکرێتەوە لە ناو هەرزەکاران بە ماتۆری کراس و کوێر ناسراوە و حرەکە و بەزم و ڕەزمی جۆرابجۆری پێەکەن. وەستا سوارە ئەڵێ زۆربەی ئەو ماتۆرانەی لەلایەن پۆلیسی هاتوچۆ هێزەکانی یاساییشەوە دەستیان بەسەردا ئەگیرێت ئەو ماتۆرانن کە دەستکاری ئەکرێن و دەبنەمایەی سەرئێشە و بێزاری بۆ هاوڵاتیان. کاتێکی خۆش بۆ ئێوە و خواتان لەگەڵ.